بابەتێکی گرنگ باس لێوە دەکەین کە دیارە لە هەرێمی کوردستاندا لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان مەترسی لە ناوچوون هەیە لەسەر بەشێک لە خانوەدێرینەکان وەروە ناوچە کەلەپوریەکان و هەوڵیژەیە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە و هەوڵ دەدرێت بەشێک لەو خانوانەی کە مێژووی دێرینی میلەتی کووردە هەوڵ دەدرێت بپارێزرێ و هەروەها کار لەسەرم بابەتە بکرێت بگوان لە هاولێریش چەند گەڕێکێکی دێرین هەیە بەهۆی ئەوەی کە نۆژە نەکراوەتەوە مەترسی ڕوخانی خانوەکانیان لەسەر و بڕیار وا بوو کە دانیشتوانی ئەو گەڕەکانە قەرەبوو بکرێتەوە و داتر خانوەکانیان بۆ نۆژەم بکرێتەوە و هەوڵ بدرێت ئەو خانوانە لە مەترسی لە ناوچوون بپارێزرێ بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە ئەو هەنگاوە دواکەوتە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆی هەولێرەوە زۆر بەڕێز کەیفی مستەفا بەڕێوەبەری گشتی شوێنەواری هەرێممان لەگەڵدایە کا کەیفی سڵاو دێ بێم کاتت باش بێ بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان مەترسی لەسەر خانوەدێرینەکان یاخود خانوە کەلەپوریەکان لە چه ئاستێکدایە؟ ئەو کاتێ ئێوە باش زۆر سپاس بۆ ئەو بەرنمەیە بەڕاستی دەربارەی خانوە کەلەپوریەکان لە هەرێمی کوردستان لە سەرجەم شار و شارۆچکەکان و لە هەموو شار و شارۆچکان چەندین خانوو و بینای کەلەپوری هەن بەدەر لە شارەکانیش پرد و قەلا و قوڵە و قشڵە و هەموو ئەوانە شوێنی کەلەپوری گرنگن کە بەشێکن لە میراتی دێرینی گەلی کوردستان پێویستە پارێزگاریان لەسەر پارێزگاریان لێ بکرێت یعنی ئەمانە بەشێکی زۆریان کە مڵشی خەڵکێن و بەپێی یاسای شوێنەوە دەستنە سوارچەوەی بینا و خانووە کەلەپوریەکان پێویستە لە کاتی پێویستە بپارێزرێن پارێزگاری لەو میراتە کۆنا پێویستە پارێزگاری لێ بکرێ هەندێک جار کە بەپێی یاسا لە ڕێی لیژنەی تایبەتەوە ئەمانە داخلی بینا کەلەپوریەکان دەکرێن ڕێگە نادرێت کە خاوەنەکانیان لەسەر شێوەی تازە بینایان بکەنەوە هەندێک لەوانە خۆماڵە دەکرێن و هەندێکیشیان لە خۆماڵ ناکرێن بەڵکو خاوەنەکانیان پێویستە سیما کەلەپوریەکان بپارێزن بەڵام لە هەمان کاتدا لەوانەیە خاوەنەکەی ئامادە نەبێتە ئەمە بکاتیان توانایی نەبێت لە ڕووی یاساییەوە چارەسەر بۆ ئەم بابەتە کراوە بەڵام زۆری ئەوانە و هەروەها بەردەوامی قەیرانە داراییەکان لە هەرێمی کوردستان و هەروەها نەبوونی بودجەیش تایبەت بۆ بابەتی خۆماڵەکردن دەبێتە ئاستەنگێک لە بەردەم ئەمە و لە لایشکەوە یەکێک لە کێشەکان ئەوەیە یەکێک لە کێشەکان پێم خۆش ئاماژە بەوەش بدەم یەکێک لە کێشەکان ئەوەیە کە بەڕاستی ئەو بابەتی خانووە کەلەپوریەکان دەبێت بودجەیەکی تایبەتی بۆ تەرخان بکرێ و هەروەها پارێزگاری لێ بکرێ کە ئەمە تا ڕادێکی زۆر لاوازە و زۆر جار ئەرکەکە کە ئەر شوێنەوارە لایەنش کە دەست پێڕێ کە ئەمان ینی لایەنی پسپۆرنیە لە بواری شوێنەوار و کەلەپور و پاراست شوێنەوار و کەلەپور لە هەمان کاتدا ئەوانە ئەرکەکە لە شوێنەوارش قورس دەکەن کە نەتوانێت چارەسەر بدۆزێتەوە واروها لە بەرامبەر خاوەنی مڵکیش ینی کێشە زیاتر گەورە دەکەن باشە کەیفی دیارە لە هەرێمی کوردستان ئەگەر ئامارێکی دیاریکراوت لەبەر دەستا بێ ئێستا بە شێوەیەکی گشتی لە تەواوی هەرێمی کوردستاندا ئەو خانوە دێرینانەی ئەو ناوچە کەلەپوریانەی کە مەترسی لە ناوچوونیان لەسرە چیمان پێ دەڵێن؟ بەڕاستی ینی ئەوە دیارە لە بەرچاوی هەمووان ینی خۆی خانووە کەلەپوریەکان دەبێت بە ئەگەر تەماشای خانوو کەلەپوری و بینا کەلەپوریەکان ژمارەیەکی زۆر هەیە وەکو هەر لە سەرەتا ئاماژەم پێدا لە سەرەتا سەری هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکانیش و لە شارە گەورەکانیش بینا و خانوو کەلەپوری هەن بەدەر لە دەرەوەی ئامارێکی دیاریکراومان هەیە کاکەیفی ئامارێکی دیاریکراو لەبەر دەستایە کە چەند خانوو مەترسی لە ناوچوونیان لەسرە ئەگەر یعنی بەدیقەت بڵێ ئەوەندە لەبەر ئەوەی ئێمە کۆمەڵی خانومان هەن ئەم خانوانە ینی خۆماڵە کراون وە کاریان لەسەر دەکەین نۆژەنیان دەکەینەوە بەڵام هەندێکیان دەستنە چوارچێوەی بینا و خانووە کەلەپوریەکان ئەمانە بەبەردەوام لە ڕوخاندان بەردەوام تێک دەدرێن و زۆر جار لەلایەن هەندێک لایەنی دیکە ینی بەمبەستی بازرگانی ئەوانە تێک دەدرێن کە پێویستە پارێزگاریان لێ بکرێ
بە شێوەیەکی گشتی مەترسی لەسەر تێکسون و تێکدانی یەکجارەکی ئەو بینا خانوە کەلەپوریانە هەرچەندە ئەوەی ئێمە دەستمان پێڕاگەیشت بێ وەکو ئیدارەی شوێنەوە لە هەرێمی کوردستان لەسەر جەم شار و شارۆچکەکان ئەوەندەی توانی بایتمان ئەوانەمان هەموو دیکۆمنت کردێ بەوەی بتوانین لە کاتی پێویستدا بتوانین لەسەر شێوازی کۆنی خۆیان بنیاتیان بنینەوە هەتا ئەگەر ئەوانەی خۆماڵش نەکرابن مڵکی تایبەتیش بن. کاکەیفی ئێستا لە هەولێر بەشێک لە ناوچە دێرینەکان یاخود خانوە دێرینەکان مەترسی لە ناوچوونیان لەسرە چۆن کار لەسەر ئەمە کراوە بۆ پاراستنی لە کاتێکدا بڕیار وا بووە کە قەرەبووی ئەو خێزانانە بکرێتەوە و خانوەکانیان بۆ نۆژەم کرێت لە بەرۆی لەو مەترسیە بە دوور بێت بەڵام قەیرانی دارایی ڕێگر بۆ لە بەردەم ئەم هەنگاوەدا هەنگاوی چی دەبێت چۆن کار لەسەر پاراستنیان دەکرێت؟ ئەم بابەتەی هەولێر بەڕاستی بابەتێش تایبەتە پێویستە زیاتر گرنگی پێ بدرێت لایەنەکان کە بەهۆی ئەوەی کەوا قەڵای هەولێر لە لیستی یونسکۆ تۆمار کراوە و کۆمسیۆنێش تایبەتی هەیە لە ڕێ ئەو کۆمسیۆنە بەردەوام کاری نۆژەنکردنەوە لە ناو قەڵا دەکرێت و لە بەرامبەریشدا یەکێک لە مەرجەکانی یونسکۆ پاراستنی گەڕک کەلەپوریەکانی دەوروبەری قەڵای هەولێرە کە ئەم گەڕەکانە بەڕاستی نەپارێزراون لە هەمان کاتدا بۆردێکیە بەدەر لە کۆمسیۆن بۆردێکیەکەوە سەرۆکی کۆمسیۆنی باڵای نۆژەنکردنەوەی قەڵای هەولێر سەرۆکی ئەو بۆردەیە بەردەوام خانوە کەلەپوریەکانی گەڕەکە کۆنەکانی هەولێر تێک دەدرێن نەکەر یانی لە بەردەمەوەن بەڵکو تێک دەدرێن و دەڕخێنرێن و بەشێک لە ڕابردوودا ئەمە هۆکارەکەی ئەوەیە بەڕاستی یانی لە سەرەتادا بە شێوەیەکی نادروست تەعامل لەگەڵ ئەم کێشەیە کراوە ئەوەیە کە لایەنی شوێنەوار دەسەڵاتی بەسەر ئەو بابەتەدا نییە هەموو ئەو خانوانەی کە خۆماڵش کراون ئەمانە بە ناوی شارەوانیەوە کراون و ئێستاش دەسەڵاتەکە لە دەستی شارەوانیدایە لە دەستی شوێنەواردانیە بەڵکو شوێنەوار یا ئەگەر بۆی هەبی قسەی بکە بە تایبەتی بەڕێوەبەری شوێنەواری هەولێر دەبوو لە سەرەتادا کارەکان لەگەڵ ئەوان کراباوە بە ڕێنمایی و ڕاوێژ لەگەڵ بەڕێوەبەتی شوێنەواری هەرێم کرابایە بۆ ئەم خانوانە کە ئێستا یان دەچی ئەو گەڕەکانە بوون خانوەکان ئەوانە کە خۆماڵە کراون بەشێش زۆریان دەڕخێن لە بەرامبەردا خاونەکانیان قەرەبۆیان وەرگرتوێتەوە قەرەبۆی هەم خاون مڵێک و هەم زۆر زاکرێتیەکانیش تێدا بووە بەڵام ئێستا بەشێش زۆری خانوەکان خۆماڵە کراون هەتا ئیدارەی شوێنەوار بۆی نەسوود لەو خانوانە وەربگرێت خەڵکی دیکەی لە ناودایە بەشێکیان بەپێی زانیاریەکانی ئێمە ینی بەکرێت دراون کەس نازان چێکرێکەکەی وەردەگرێت هەندێکیان وا دەڕخێنرێن ڕێگە گیراوە دەکرێن بە گەراز بۆ خەڵکێ بۆ خەڵک تایبەتیانی ئەمانە بەڕاستی کارێکی زۆر خراپە و پێویستە بەزووترین کات چارەسەرێک بۆ ئەم بابەتە بدۆڕێت چونکە ئەمە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە بەڕاستی لە ئایندەدا کاریگەری لەسەر قەڵای هەولێرش دەبێت کە لە لیستی یونسکۆ دەربکرێت چونکە دەبێت ینی گەڕەکانی دەوروبەری پارێزگاریان لێ بکرێ و سیما کەلەپوریەکەی بپارێزرێ هەم لە دروستکردنی بیناکان و هەمیش لە پاراستنی خانوە کەلەپوریەکان کاکەیفی وەکو لایەنە پەیوەندیدارەکان تایبەت بە شوێنەوار و بەڕێستیشتان وەکو بەڕێوەبەری گشتی شوێنەواری هەرێم چۆن هەماهەنگی دەکەن لەگەڵ شارەوانیدا بۆ ئەوەی ئەم خانوانە لە ناوچوون بپارێزێت هەماهەنگیەکان چۆن چڕ دەکەنەوە؟ ئێمە بەردەوام ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشت شوێنەوار و وەکو لایەنی شوێنەوار بەردەوام قسەمان لەسەر ئەو بابەتە کردیا و ئێستا لەبەر ئەوەی دەبینین کە هەڕەشەیەکی جددی بێگزاری لەسەر ئەو بابەتەیە بۆیە وا بە شێوەیەکی ڕاشکاوانە قسە لەسەر ئەو بابەتە دەکەین کە پێویستە ئەم بابەتە بگەڕێنرێتەوە بۆ لایەنی پەیوەندیدار لایەنی شوێنەوار ناکرێت دەکرێت یعنی لایەنەکانی دیکە لەگەڵ شوێنەوار هاوەهەنگ بن بەڵام ناکرێت دەسەڵاتی پاراستن و دەسەڵاتی چاودێری لە دەست لایەنێش کەدا بێت کە بەڕاستی ینی ئەرچی ئەو نییە کاتێک کە ئەرچی ئەو نییە لەوانەیە وەکو ئەوەی کە ئێستا ئەو خەتەرەی کە ئێستا نەک ئەو خەتەرە دەستی پێکردیا و کارەکە بۆتە هۆی لە ناوچوونی زۆربەی زۆری ئەم خانوە کەلەپوریانە کە ئەوەش نەکراون تەوسیق نەکراون دیکۆمنت نەکراون کە جارش ئێمە بتوانین لەسەر شێوازی کۆنی خۆیان بنیاتیان بنینەوە ئێمە پلان و بەرنامەی تایبەتمان هەیە و ئێمە دەزانین چۆن تەعامل لەگەڵ ئەم کەیسە بکەین و خەڵکی پسپۆر هەتا لە ئاستی دنیای دەرەوە کە هاوکار و هاوەهەنگی ئێمە بۆ ئەوەی ئێمە بتوان ئیستثمار بۆ بەرهێنان و هەروەها لە بواری گەشتیاری لە بواری ناساندنی کەلەپور و کللتوری دێرینی خەڵکی کوردستان لەم شوێنانە لەم شوێنە گەڕک کەلەپوریانە ئیستثمار بکەین و بەرهێنان بکەین کە ببنە سەرچاوێکی گرنگی داهات و هەروەها ناساندنی کەلەپور و کللتوری گەلەکەشمان لە ڕابردوودا. باشە کاکەیفی لە ناوچوونی خانوە کەلەپوری و دێرینەکان
کەم و کورتی نییە لە جێبەجێکردنی ئەو یاسایانەی کە تایبەتە بە پاراستنی ناوچە شوێنەوار و خانوە دێرین و کەلەپوریەکان چکە یاسایەک هەیە بۆی کە پێویستە ئەو خانوانە بپارێزێ بەڵام لێرە سێر ئەکرێت تێک ئەدرێ ئەمە کەم تەرخەمینی لە جێبەجێکردنی ئەو یاسایە بێگومان ئەمە پێشێلکردنێکی ڕاشکاوانە و سەریحی یاساکانی شوێنەوار و ڕێنمایە شوێنەواریەکانە ناکرێت هیچ بڕیارێک لەسەر شوێنەوار و کەلەپور بدرێت بەبێ لایەنی پەیوەندیدار کە شوێنەوارە و ئەمە ئەم بڕیارانە دراوە و لە پێشوو دراوە و بەردەوامیشی هەیە و ئێمە چەندین زار قسەشمان کردویان لەسەر ئەو بابەتە بە شێوەی ئیداری بە شێوەی نووسرا و بە شێوەی دانیشتێن لەسەر ئەو بابەتانە و ئەمە ئەگە بەردەوام بێ بەڕاستی ینی کارەساتێکی زۆر گەورەیە و ناشیرنیشە هەر بۆ ئیدارەدان بۆ ئیدارەی حکوومەت هەرێمی کوردستان بۆ پارێزگای هەولێر بە تایبەتی کە ئەوان سەرپەرشتی ڕاستەوخۆی ئەو بابەتە دەکەن پێویستە ینی بەجددی بێنە سەر ئەوە کە لەگەڵ شوێنەوار ناکرێ ینی تۆ بەو شێوەیە ئیهمال بکرێ فرامۆش بکرێ خەڵکێک ینی کە وەکو باسم کرد ینی پسپۆر نیە لە بوارەکە ئیشی ئەوان نییە و ئەرچی ئەوان نییە بڕیار سەر بدەن ئێمە ناڵێن ئێمە با گوێ لە ئێمە ڕابگرین ینی ڕاوێژ لەگەڵ ئێمە ڕێنماییەکان و ڕاستپاردەکانیان پێدەین بۆ ئەوەی کارەکان بکەین ئێمە ناین کارەکە بکەین بەڵام دەبێت کارەکە لەژێر چاودێری و بەسەرپەرشتی و بە بڕیاری شوێنەوار بێت باشە کاکەیفی ئەو مەترسەی کە لەسەر لە ناوچوونی خانوودێرین و کەلەپوریەکان هەیە کە ئێستادا با بڵێن پاساوەکە بەهۆی قەیرانی داراییەوەیە دەکرێت بڵین ئەم پاساوە لە جێی خۆیەتی یاخود هۆکاری دیکە هەیە بە تایبەتی بەشێک لە خاوەن مڵکەکان یاخودن لەلایەنی دیکە دەکرێت ئەو ناوچانە وەکو ناوچێکی بازرگانی لێ بڕوان هەردوو لای هەیە هەردوو لایەن دەگرێتەوە یەک بابەتی قەیرانی دارایی ڕاستە لەوانەیە حکوومەت قەیرانی دارایی هەبێت بەڵام ئەگەر ئەرکەکە بە ئێمە بسپێرێ ئێمە دەزانین چۆن چارەسەری بکەین وەرگەر خاوەن مڵکەکان و چۆن بەکاری بهێن کە هەم ئەوان سوودمەند بن و هەمیش ئەوەی ئەرچی ئێمە بە پاراستنی بینا کەلەپوریەکان بیپارێزین بەڵام کاتێک کە ئەرکەکە و کاتێک ینی ئەمە لە شوێنەوار دەسێنرێتەوە بێگومان ینی چاوی تەماحکاری دەچێتە سەر ئەو ناوچانە کە بە تایبەتی ئێستا خەڵکی ئێمە وەروەها بازرگان و ئەوانەی کە دەیانەوێت لەو بوارە کار بکەن زیاتر دێنە سنتەری شارەکان و سنتەری شارەکانیش شارەکان هەموو کۆنن ئەم شوێنانە بە شێوەیەک لە شێوەکان خراپ دەکەن کە دەبێتە هۆی تێکدانی سیما و ڕسەنایەتی شارە دێرینەکە و بە شێوەیەک درستی دەکەن کە جارش کە ئێمە ناتوانین بگەڕێنەوە بۆ بابەتی کۆنی خۆی وەکو ئەوەی کە شارە دێرینەکە پارێزین ئەگەر ینی ئەرکەکە لای ئێمە بێ و بڕیارەکە لای ئێمە بێ ئێمە هەم قەیرانی دارایی پێم وایە قەیرانی دارایی کێشەیەکی زۆر گەورە نابێت لە مڕوانگەیەوە و دەکرێت حکوومەت بە شێوەیەک لە شێوەکان هاوکاریەکی دیاریکراو ناڵێم ینی ئەوەندە زۆر کە بەڕاستی کاریگەری لەسەر حکوومەت هەبێ هاوکاری دەستی شوێنەوار بگرێت دەکرێت ئەم ئەرکە بە هاوبەشی لەگەڵ کەرتی تایبەت و لەگەڵ خاوەن مڵکەکان بە شێوەیەک لە شێوەکان کە هەم بتوانین خاوەن مڵکەکان ڕازی بکەین و ئەوانیش یان لە بەرامبەردا بیناکان و مڵکەکانیان پارێزرا بکەن و سوودیش لێوە بگرن خۆ ناکرێتەوە مڵکی کەسێک داگیر بکەیت بە ناوی شوێنەوار و بە ناوی چیەوە ڕێگەی پێ نەدەی بەڵام تۆ ینی دەبی بەدیلت هەبێ ینی چارەسەر هەم ئەو سوودمەند بێت لە مڵکەکەی خۆی و هەمیش لە بەرامبەردا خانوە کەلەپوریەکە و بینا کەلەپوریەکان پارێزراو بن نەخێر ینی ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە بەڕاستی ینی هەر کەسا ئەرچی خۆی بەجێ ناگەێنێ بەم شێوەیە پاشاگەردانیەک دروست دەبێت کە دەبێت هۆی تێکدان باشە کاکەیفی دیارە جگە لەو مەترسی کە لەسەر ڕوخانی خانوە دێرینیەکان و هەندێک لە خانووی کەلەپوری و خانووی کۆن هەیە ئەمە کاریگەری لەسەر با بڵێن لایەنی گەشتیاری و کەرتی ئابووریش دروست دەکات جگەلەوەی کە ئەو مێژووە لە ناو دەچێت کاریگەری دیکەی هەیە لەو ڕۆوە کاریگەریەکانی تا چەندە زیان بەلایانی گەشتیاری یاخود زیان بەلایانی ئابووری دەگەێنێت من ئەگەر باسی ئەوە بکەم لە بواری گەشتیاریەوە ئەگەر شوێنەوار سێ بەشی گەشتیاری نەبێت نیوەی گەشتیاریە و ئەگەر تەماشای کوردستان بکەین ئەگەر تەماشای کوردستان بکەین با سەراحەت یعنی ڕاشکاوانە قسەکەین لەسەر ئەو بابەتە ئەوەی کە زۆر گرنگە لە کوردستان کە ئێمە شانازی پێوە بکەین و بتوانین لە بواری گەشتیاری بەکاربێنی شوێنەوار و کەلەپورە کە ئێمە نەمانتوانیوە بچووکترین سود لەو لایەنە وەربگرین
لەبەرەوە دەبێ ئێمە ینی بەڕاستی حکوومەت هەرێمی کوردستان جددیتر و بە بەرنمەیەکی باشتر و بە پشتگیری بەهێزتر ئاوڕێکی جددیتر لە شوێنەوار و کەلەپور بداتەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین شوێنەوار و کەلەپور کە زۆر دەوڵەمەندین لە شوێنەوار و کەلەپور ئێمە لە هەرێمی کوردستان زیاتر لە 5,000 ناوچەی شوێنەواریمان هەیە کە ئێمە سەداچلی هەرێمی کوردستانمان ڕوپێوی شوێنەواری کردیەوە و ئێستا زیاتر لە هەر ئەم ساڵ زیاتر لە 30 تیمی شوێنەواری مۆڵەتی شوێنەواریان وەرگتە لە هەرێمی کوردستان کە کار لە بواری شوێنەوار و کەلەپور دەکات لە هەرێمی کوردستان ئەمە لایەنێکی زۆر گرنگە ساڵانە دەیان کتاب و راپۆرتی زۆر گرنگ لەسەر شوێنەوار و کەلەپور هەرێمی کوردستان ئەو ناوچەیە کە ئێمە تێدا دەژین و ناسراوە بە هەرێمی کوردستان لە زانکۆ و ناوەندە معریفیەکانی دنیا کاری لەسەر دەکرێت و هەروەها پاشی 10 ساڵی دیکە چەند ساڵێشکە ئەو کاتە دەزانرێ کە چ کارێک کراوە لە بواری شوێنەوار و کەلەپور یانی لە ڕووی معریفیەکەیەوە کە پێویست بوو هاوشانی ئەوە لە ڕووەکەی کەشەوە لە ڕوا گەشتیاری کەش ئێمە بتوانین سوود لێوەربگرن و ئێمە لای خۆشمانەوە لەگەڵ دەستەی گەشت و گوزار کارێکمان کردووە کە مەسحێکی سەرتاسەری بۆ سەرجەم ناوچە شوێنەوەریەکانی هەرێمی کوردستان بکەین ئەو شوێنانە دیاری بکەین کە شیاون بە گەشتیاریکردن بەڵام یەکێک لە ئاستەنگەکان ئەوەیە تا ڕادەیەک لە یاسای شوێنەوار ئاماژەی پێدا بەڵام دەبوو ڕاشکاوانتر بێت ئێمە ڕێنمای تایبەتیشمان لەو بابەتە دەرکردیە کە بتوانین لە ڕووی گەشتیاریەوە سوود لەو بابەتە وەربگرین و ئەو ناوچە شوێنەواریانەی کە شیاون بۆ بە گەشتیاریکردن چونکە زۆربەی زۆری ناوچە گەشتیاریەکان ناوچە شوێنەواریەکان دەکەون ناومڕی خەڵکەوە دەبێت ئێمە چارەسەرێک لەو بابەتە بکەین بە خۆماڵەکردنیتی یان خۆت پارتنەر یان هاوبەش پێکردنی خاوەن مڵکیان ئەو ناوچەیە کە سوودی لێوەربگرێ و بەشداری پێکردنی کەرتی تایبەت ئەگەر ئێمە کەرت تایبەت لە شوێنەوار و کەلەپور لە هەرێمی کوردستان بەشداری پێ نەکەین لەوانەیە ئاستەنگەکان زەمانێکی زۆری بووە و هەروەها توانایکی زۆری بووە هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی توانای مرۆییەوە لەبەر ئەوە زۆر گرنگە ئێمە بە شێوەیەکی واقعیانە تەماشای بابەتەکە بکەین و بینە هەموو لایەنەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەت سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران وەزارەت دارایی باشتر کار ئاسانی لۆ دەستگای شوێنەواری هەرێمی کوردستان بکەن و توانای بڕیاردانی هەبێ ناکرێ ینی شوێنەوار لایەنێکی وابەستە بێ بەدیان لایەنی دیکە تا تۆ من بابەتێک بۆ باز دەکەم یانی لە ساڵی لە پار سیویەکی هەشتی پارەوە بڕیاردرا کە 900 میلیۆن دینار تەرخان بکرێ بۆ شوێنەوار تا ئێستا ئێمە کەمترین سوودمان لەو پارەی وەرگرت تەنها یعنی دەبوایە تا ئێستا ملیارێک و 800 میلیۆن لەبەردەستی ئێمە با ئێمە بای 150 میلیۆن دینار توانیمانە بەشێک لە شوێنە کەلەپوریەکان بپارێزین و نۆژەنیان بکەینەوە ئەمە کار بۆ شێوەیە ناکرێ یعنی حکوومەت متمانە بە دەستگاکانی خۆی بکات و دەسەڵاتیان بداتێ. بەڵێ زۆر سپاس بۆ کەیفی مستەفا بەڕێوەبەری گشتی شوێنەواری هەرێم سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.